ڕاستەوخۆ میواندارەتی پرۆفسۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای سیاست لە یۆنیەن کۆڵج لە شاری نیویۆرک دەکەین. بەیانی باش دکتۆر، ئایا پێش هەموو شتێک دەمەویست باسی هەڵبژاردنەکان و کاریگەری ئەم بڕیارەی دادگای باڵای ئەمریکا چۆن دەبێت، بە تایبەتی هەڵبژاردنەکانی کاتی نیوەی کە دەڵێن متێرم؟ زۆر سپاس کاک دەخیل. ڕاستی کاریگەریکی زۆری دەبێت. دیارە هەندێک پیان وایە ئەو کاریگەریەی نابێ، بەڵام لەو بارەوە کە وەکو باست کرد مەترسی تر دروستەکە، مەترسی لەسەر دەستکاریکردنی مافی تری هاوڵاتی ئەمریکی کە لە دەستورا پارێزراوە لەو ڕووەوە، بەڵام هەر وەکو مافی لە باربردنیش بۆ ژنان، ئەمە مەسلەیەکی هەمیشە مەسلەیەکی زۆر سیاسی گرنگ بووە. ینی ممکننی ئەم جارە ئەگەر کاریگەریکی ئەجگار فراوایی نەبێ، من لەو باوەڕێم وا بکات کە زۆرێک لەوانەی کە باڵێن دەنگدەری گەنج، جوانەی کە بۆ نمونە لە سەرەتای بیستەکانیانن زیاتر دەنگ بدەن، چکە عادەتەن لەم هەڵبژاردنانەدا ئەوەی میدتەرم عادەتەن نزیکەی 40% زۆر کەمتر لە نزیکەی 10-20% کەمتر لە ڕێژەی دەنگدەر ئەچن بۆ سندوقەکانی دەنگدان. لەبەرەوە ئەم جارە لیبراڵەکانیش زۆرتر هەوڵەدەن هەر لە سەرەتاوە دیارە بە قسەکانی بایدن و نانسی پەلۆسیشا کە زۆرتر هەوڵەدەن ئەو مەسەلەیە بوروژێنن بۆ ئەوەی کە زیاتر خەڵک بێتە دەنگ بە لیبراڵەکاندا. ئەوجا دکتۆر بەڕای تۆ وە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستەی کە زۆرینەی ئەمریکەکان لەگەڵ ئەوەدان کە خانمەکان مافیان هەبێ، ئەو مافەیان هەبێ، ئەمە با قازانجی دیموکراتەکان ناشکێتەوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوودا؟ بەڵێ، هەڵبەت هەندێک لەوانەی کە استراتیجی دەنگدان و هەڵبژاردن بەڕێوە بن یا بڕیاری لەسەردەن لە ناو دیموکراتەکانە ئێستا ئومێدیان لەسەر ئەو مەسەلەی دروست کردووە لەبەرەوەی شابێتی بایدن ڕوو لە خوارە، بەڵام لەگەڵ دروست بوونی ئەم مەترسیەیە ئێستا هەوڵەدەن ئەم مەسەلەیە کە ئێستا ئۆڕەدی بووە بە مەسلەیەکی بووە بە پرسێکی پارتیزانی، هەوڵەدەن لەسەر ئەم مەسلەی زیاتر خەڵک با بڵێن پشتگیری خەڵک بکەن یا هانی خەڵک بدەن، ڕاستتر کە دەنگ بدەن بۆ ئەوەی هەم ئەو مەترسیە زۆرتر نەبێت، هەم مافی تر لەدەست نەدرێت. چونکە ئەم شتێک کە ڕوویدا شتێکە تا ڕادێکی زۆر بێپێشینەیە، لەبەرەوەی عادەتەن ئەو بڕیارانەی کە دادگای باڵا دەیدا بوو زیاتر سەقامگیرکردن و سەپاندنی ئەو مافانەیە نەک زەوتکردنیان. لەگەڵ ئەوەشدا محافزکاران بە سەرکەوتنێک بۆ خۆیان دەزانن، بەڵام خەڵکانی دیکەش باسی ئەوە دەکەن کە ڕەنگە مافی چینی تر وەکو پێشترش تۆ ئاماژەت پێت کرد کە بۆ نمونە هاوجنس خوازان ئەوانەش قەدەغا بکرێ لە هەندێک ویلایەت، ئێستاش قەدەغایە بەڵام لەسەر ئاستی فیدراڵە. باڵە، هەموو مافە تاکە کەسیەکان ئەوانەی کە ئاین قسەی هەیە لە سەریان ئەوانە کەونە ژێر مەترسیەوە و ئەمە مەسلەیەکە یعنی باسی تەنانەت من لەو باوەڕام یەکێ لەو مەسەلانەی کە کەمتر باسەکرێ مەسلەی ئەو شتانەی کە پەیوەندی با بڵێن بە یەکسانی ڕەگەزیەوە هەیە، تەنانەت ئەو مەسەلانە ئەشێت بکەونە ژێر پرسیارە و دیارە بەو دەرەجەیە نا بەو پلە زۆر ڕوونە نا، بەڵام ئەمە هەنگاوێکە بەرەو پاش و کە ئەڵێن 1973 ئەم بڕیارە کە دراوە کە ڕێگا لە ویلایەتەکان بگرێ کە ڕێگە لە مافی لەباربردن ببەن، کەواتە هەندێک هەموو ئەو بڕیارانەی تر دیارە هەموو ویلایەتەکان نا، بەڵام لە زۆر ویلایەت ئەو بڕیارانەی کە پێش 1973 لە پەیوەند بە لەباربردن لە جیا بوونە با بڵێن لە یاساکانە بوونە، ئەوانە دیسانەوە چالاک ئەکرێنەوە. دیارە باسی نزیکەی 22 بۆ
23 ویلایەتەکەین کە ئەم مەسلەی زۆر بە ڕوونی و زۆر بە پەلەش بووە دات ئەوانی تریش ئەم مەسلەیە کە ئەبێتەوە قەزێکی سیاسی و پارتیزانی بەڕاستی هەمووی مەترسی لەسەرە لەبەرەوە ئەو مەسلەی ئەشێ زۆر چالاکوان بێنێتە سەر یای زۆر گروپی چالاکوان بێنێت سەر جادەکان و دەرچوونە بە بێگومانش خۆپیشاندانان لە سەرانسەری ئەمریکا لە واشنگتن و لە شایەت تریش دەست بکردو نەکات لە ئەمریکا بەشک و لە وڵاتانی دیکەی جیهانش دیسان خۆپیشاندان دیژی ئەو بڕیارەی کە ئێستا دادگای باڵای ئەمریکای داوا دەرچوونە. پرۆفسۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای سیاست لە یونیۆن کۆلج لە نیویۆرک زۆر سوپاسی جناب دەکەم. سپاس وێ و کاک